باشە لە دوای کە ڕاتان کرد چ ڕوویدا؟ پاشەوەی کە ڕامان کرد ڕاستوان ڕاستوان ئاگات لێ نییە چ بووە؟ چ بووە برام چ بووە؟ نا کو پێت برێم چ بووە؟ چ بووە دە قسەی بکە؟ نازانم کو پێت برێم کو ئاگات لێ نییە چ بووە؟ کور ئاگام لێ نییە دە قسەی بکە شوێت بوو چە تۆی برامان نییە کوست چی کوشتی؟ نەتزانیە هەموو خەرکی گوندی زانی تازە جەنابەت دەیزانی یەحیای زاوەمان کوشتی بۆ ئەو پیاوەی برای من بکوژی؟ یەحیا لەسەر عاردی و لە ئاسمان بیدەت بینمەوە بڕۆ پێشم کۆ بڕۆ پێشم کۆ دەی کوژیم بڕۆ هەبڕۆ يحيى لا شرط أم تسارع عندك يحيى كنزو ولا ولا يحيى دەزمن خاتەدن هەر دەتان بینمەوە بزانەتن كرم أتو نازاني مال يحيى لتشنا إيزي ناتانا تكون نازاني ئەوڵێ دەزانم هەراتینە هراتينا وەرێ سيفادي يحيى لا تيجي ولا بلام هراتينا لەوێنینە هراتينا روشتينا دەبا بچینە کوێ برایەکەم پاش 6 مانگان بە هەوڵ و ماندووبوونی پیا و چاکەکان و پیا و ماقولەکان تانیمان سوڵحەچی بکەین هی ئەم نیشی چم نەبوو پارچە ئاردێک و خانیەکم هەبوو لە ناچاری هۆدک و فرۆشت و پارەکەماندایە بەڵام شلێر کە دەیزانی نەحەقیم بەرام بکرایە زۆر غەمی خوارد زۆر ڕۆژێک نەبوو دوو نەبوو سێ نەبوو ڕۆژێک زەڵتە لێیدا و شلێر وەفاتی کرد وعافیکە حەق خۆتە بەڵام وا بڕوات ئەتوش دەمریت حەز ناکەم وا لە خۆت بکەیت براکەم بەدەستە خۆم نییە هەستە با بڕۆین هەستە یا الله بڕۆ واز لە من بینە برایەکەم بڕۆ ئەوە جێگای منە هەستە با بڕۆین هەستە لێم گەڕێ برایەکەم لێم گەڕێ بڕۆ خوا سەبوورت بدات الفاتحة خوا عافیس خوال لەگەڵ